بەڵێ بینەرانی زێدە ئەزیزی کوردستان 24 سڵاوتان لێبێت. من یادگار فایقم جارێکی تر لە بەرنمەیەکی نوێ بە ناوی پاسی یادگارەوە هاتمەوە خزمەتان. وەکو پێشتر بەڵێنمان پێدابوون لە بەرنمەی پاسی هەڵبژاردن کە بەردەوامە بین لە خزمەتان. ئەوە تا جارێکی تر پاسەکە دەستی بە ڕۆیشتن کردووە و ئەم جارە پاسەکە ناوی یادگاری هەڵگرتووە، بەڵام پاسی ئێوەیە و پاسی تەواوی هاوڵاتیانە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئێمە مەبەستمانە لە پاسی یادگار هەر هەفتە و لە شارێک یاخود شارۆچکەیەکی هەرێمی کوردستان بابەتێکی گەرمی تایبەت بە هاوڵاتیان بخەینە بەرباس و گفتوگۆ. بۆ ئەمڕۆژ میوانێکی تایبەتمان هەیە و زیری شارەوانی و گەشت و گوزار جەنابی نەورۆزخان. دیارە مەبەستمانە کۆمەڵێک پرس هەیە، کۆمەڵێک بابەت هەیە ئەوەی لە چوارچێوەی اختصاساتی وەزارەتەکەیانە لەگەڵیان باسی بکەین و لەناو پاسەکەش کۆمەڵێک هاوڵاتی بەڕێز حزوریان هەیە، هەر لەوانەی کە لە بڵین سەرۆکی کۆمەڵی کرێنشینەکان لە سلێمانی لە هەولێر ئەو بەڕێزانەی کە لە ناوچە جیاجیەکانی هەولێر کێشەیانێ بە تایبەت هەشتی حەسارۆک بەڕێزانی بازاڕی لەنگە کەسانی شارەزا و پسپۆر مەبەستمانە و بێگومان ئێمە وەکو جاری جاران جارێکی تر ئەچینەوە قاوەخانەیەک چایخانەیەک لەگەڵ هاوڵاتیان چایەکە خۆینەوە و گفتوگۆکانیشمان بەردەوامەکەین هێندە بزانن کە ئەم بەرنامەی ئێوەیە و ئێوەش ئەتوانن لای خۆتانەوە بە شێوەیەکی هەمیشەی تەوەر و بابەتەکانمان بۆ بنێرن کە بەلای ئێوەوە گرنگە. بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت. وەکو لە پێشەکێکە ئاماژەمان پێدا پاسەکەمان لە جوڵە بەردەوامە و ئێوە شاگادار بوون کە جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار نەورۆزخانمان هەڵگرت بۆ ئەوەی گفتوگۆکانمان لەگەڵیان دەست پێ بکەین. دیارە باس و خواز زۆرن، نامە و کۆمنت و تەلەفۆنی زۆر هاتووە لەسەر ئەو بابەتانەی کە لە چوارچێوەی وەزیفە و تایبەتمەندی وەزارەتەکەیان ئێمە ئەوەندەی پێمان بکرێت بەڵێ نەدەین کە دەنگی ئێوە بگەێنین. نەورۆزخان جەنابتان وەزیری شارەوانی و گەشت و گوزارن بوون بە میوانی یەکەمی ناو پاسی یادگار زۆر زۆر خۆشحاڵین، دڵخۆشین بە حزورتان، سوپاس بۆم دەرفەتە. لە بابەتێکەوە دەست پێ بکەین کە قسەی زۆر لەسەر ئەکرێت بە تایبەت لە هەولێر و لە سلێمانی. ئێستا ئێمە پاسەکە وردە وردە بەرەو شەقامی 120 مەتریە جوڵێت و ئێوە شاگادارن هاوڵاتیانی پایتەختی شاگادارن کە ینی 150 مەتریش دەست پێیش کراوەتیایە. ئەمە لە چوارچێوەی کارەکانی حکوومەتی هەرێمە. پێم خۆشە گرنگیەکی ئەم باسە، ئەم پرسە، ئەم ڕێگەیە بۆ بینەران ڕوون بکەیتەوە بۆی من پرسیاری دووهەم بکەم. زۆر سپاس پێشەکی وای سەرکەوتن دەخوازم بۆ بەرنامەکەت، یەکەم بەرنامەی ئینشاءالله دوای نەبی بەر بە سەرکەوتی. بەتەکیت با لە 150ەکەەوە دەست پێ بکەینکەوە با بڵێم لە پرۆژە گرنگەکانی ئەوەی بووکەوە پێشماوەیەک بەردیبناغی بۆ دادرا کە پرۆژەیەکی زۆر ستراتیجی شاری هەولێرە، ئەو قەڵەباڵغیەی ناو شارکەوە جەنجاڵێکە ناهارێتیوە ئەو 150 ئەو بەشەی خۆی 5 بەشە 150 مەتری هەولێر، بەڵام بەشێکی ئێمە گرێ بەسمان ئەنجامدا و ڕەزامەندی لەسەردراکە بە قەرزێکی با بڵێم لەلایەن کۆمپانیایەکی خۆماڵیەوە جێبەجێ دەکرێت. ئەو بەشەی کە زۆر زۆر ستراتیجیە، زۆرترین قەڵەباڵغی لەسەرە، زۆرترین پرۆژە نیشتەجێبوونی لەسرە و قونسولیاتەکان لەوێن دەرێنە بە گرنگی خۆ تایبەتی خۆی هەیە. پرۆژێ 120 کە بینیتان بەشی یەکەمی تەواو بوو لە چەند ساڵانی ڕابردوو، کۆتایی ساڵی ڕابردوو بەشی دووەمیمان بەشی دووەمی بەشێکمان تەواو کرد کەتە خزمەتی هاوڵاتیان. بەشی دووەمەکەی تری کەوا کۆتایی ئەمساڵ دەتوانم بلێم کۆتایی ئەمساڵ کە تا مانگێکی تر ئەو بەشەش تەواو دەبێتن، واتە ئەمە 16 کیلۆمەترەکە بە تەواوی تەواو دەبیتن و ئێمە وەکو وەزارەت وەری دەگرین و دەکەویتە خزمەتی هاوڵاتیان. بەشە سێمەکەی هەروەکو تێبینێک بەشە سێمەکەشی بە
هەمان شێواز کۆمپانیایکی تورکی بوو لەبەر چەند قەیرانی دارایی ڕاگیرا بوو هەروەک بەڵێنمان بە خەڵکدا کە ئەویش بکەوتەوە کار خۆشبەختانە ئەویش بڕیارەکەی پەسەند کرا لەو ڕۆژانە و ئەویش کەتەوە کار ئەویش تەواو دەکرێت تا 2 مانگ 3 مانگی ساڵی نوێ واتە حەلەقەی 38 کیلۆمەترەکەی 120 متری شاری هەولێر کۆتایی ئەم ساڵ و لەگەر 1-2 مانگی دواتر کە بەشەکەیتی بە تەواوی تەواو دەبیتن دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان باشە ینی خۆتان نەزان ئەمە هەواڵێکی ئێجگار دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیانی هەولێر و بۆ تەواوی کوردستان ئەوانەی کە ڕێیانەکەوێتە هەولێریش ئاسانکاری زۆریان بووەکە بەڵام ئێمە بەڵێنمان داوە ئەم پاسە پاسی خەڵکە یەکێ لە خەمەکان ئەوەیە ئەڵێ بۆ نمونە لە هەولێر بۆچی شەقامی 120 متری تەواو ئەبێت هەندێک ئیشی کەمی ماوە 150 دەست پێەکە بەڵام لە سلێمانی ینی بەڕێزێک لە فیسبوک بەناوی بڕۆ عەبدولمەجیدەوە پرسیڵە شەقامی 100 متری سلێمانی چەند جار بەردی بناغەی دانرا ئەی 120 متری هەولێر لە 2014 بوو بەڵام سلێمانی 2013 بوو کەچی سلێمانی هیچ دەستی پێ نەکردووە پرۆژەی 100 متری سلێمانی لە 2013 ڕاز دەکاتن مقاولاتەکەی با بڵێن بەڵندەراتەکەی ڕزامەندی لە سەدرا گرێبەسیشی لەگەڵ ئەنجامدرا بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە کۆمپانیا بەپێی ئەوەی کەوتە داراییەکانی وەرنەگرت ڕایگرت خۆشی لەسەر توانای خۆی نەیتوانی بەردەوامی پێ بدە جیاوازی مابینی 120 هەولێری ئەوە بوو کۆمپانیا کە ئەمە با بڵێم کابینەی نوێ لە 2014 دەست بەکار بووین بە هەمان شێواز کۆمپانیا کێشەی هەبوو بەڵام دوای گفتوگویەکی زۆر کۆمپانیا توانای دارایی هەبوو گوتی من بە قەرزەوە تەواوی دەکەم و بەردەوام دەبووم و ڕناگەر هەندێک گرفتی فەرنیشی هەبوو ئەوانشمان بۆ چارەسەر کرد کەوتەوە سەرسکە بەڵام ئەوەی سلێمانی غەیری ئەوەی کێشەی دارایی هەبوو هەندێک کێشەی فەرنیش هەبوو لەبەرەوەی دەرخستەکەی زۆر گەورە بوو زۆر قەبە بوو هەندێک بڕگەی پێویست نەبوو کە زۆر زەڕۆری نەبووسمان بۆی کورتکەینەوە بۆ ئەوی بکەوتەوە سەرکار بەڵام ئەوەش ڕێی زۆر جیاوازی لەسەر هەبوو لە مابینی گفتوگۆکانی مابینی شارەوانی و پارێزگا و لایەنە پەیوەندیدارەکان و ئەنجومەن وێزران ئەوە بوو هەر لە گفتوگۆ بوون تا دروستی بکە بەڵام بەهۆی قەیراندارای کۆمپانیاکە پەچی بۆچی لە هەولێر قەیرانی دارایەکە نیە بۆ لە سلێمانی هەیە ئەوە لەسەر ئەوەی هەولێر ئاماژەم پێدا کۆمپانیای مەحەلیەکە خۆی توانای دارایی هەبوو توانی بە قەرز بۆمان دروست بکاتن و تەواوی بکاتن بەڵام ئەوەی ئیسلێمانی مقاولات بوو بەڵندەراتی بوو باماچە بەڵام با قەرز نەیتوانی بیکاتن خۆی نەیتوانی و وەکو پێویستی بە بودجەی دارایی هەبوو ئێمەش لەبەر قەیرانی نەماتوانی میزانیەکە پەسەند نەکرابوو بۆی سەرف نەکرابەوە پەچ ئێستا لە گفتوگۆینە لەگەڵ ئەوەی بتوانین کەسێک بتوانێتن بە توانای دارایی خۆی دەست بەکار بکاتەوە حکومەتیش چه هاوکاری و ئاسانکاری هەبی بۆیان دەکرێت ینی باشە ئەو پرسیاری باسێکی گرنگ بوو ڕژاندت ینی تەسەورەکەی کەی ئەوی 100 متری سلێمانی دەست بەیش بکرێت لە گفتوگۆینە خودی جەنابی سەرۆکی حکومەتیش و هەموو ئێمە وەکو وەزارەت و لەگەڵ شارەوانی و لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکانەوە کار لەسەرەوە دەکەین بە زووترین کات بتوان ئەو پرۆژەیەش ڕووناچی بەخۆیەوە ببینێ کۆتایی ئەمساڵ دەست پێ بکرێت هەر کاتێک ئێمە گیر و گفتەکان تەواو ببیتن و مناقەشاتەکان تەواو ببی بتەکیت باشە ماوەی پێشوو هەواڵێک بڵاو کرایەوە من مەبەستمە کە ئێستا خۆت لێرەی خۆت وەڵام بدەیتەوە ئاماژە بەوە دراوتیان شخصی وەزیری شارەوانی جەنابتان ڕێگرن لەوەی کە 100 متری سلێمانی تۆ ڕێگریت لێ کردووە ئەمە تا چەندەوە ئەگەر ئینجازاتەکان ئاخە سەرکەوتوەکان کە دەکرێت ناڵێن فلان کەزە بەڵام ئەگەر پرۆژێک دوای کەوتێکی شخصی بۆ دەبینەوە بەداخەوە ئەوە هیچ ڕاستیتیانە لەبەرەوەی خۆم مەلەفی 100 متری سلێمانی خۆم کارم تیا کردیا هەرچەندە و کاتی خۆی با بڵێن بەڵندەراتەکە لە پارێزگای سلێمانیەوە کرابوو بەڵام بەهۆی ئەوەی کە گوتیان کێشە و گرفتی لە فەنیاتی هونەری ناو پرۆژەکە هەیە خۆم لێژنم پێکینە بۆ ئەوەی بتوانین چارەسەریوانە بکەین و کارەکان بگرێتن چەندینی قتراحم دایتە ئەنجومەنی وەزیران بە مستەمسەکات هەیتم خۆم پێشنیاری چارەسەریشم کردیا بە سوپاسەوە ئاماژەم لێدات لە ئەنجومەنی وەزیران چ سەرۆکی حکومەت و جێگرەکەی هەردەم پێشنیارەکانیان وەرگرتێ و کاری لەسەرکرا بەڵام وەک پێم وتی یەکێکی دەوێت توانای دارایی 100% هەبێتن بێ ئیشەکان بکە و ڕانەوەستی چاوەڕێی قەیرانی دارایی نەکاتن تەنها ئەوە بربەستەکە بووە ئەگەر نامەسلێمە تاچن بەدەم ئێوە واتون و کارتان وەکو ئێمەوان وەکو ئمە لەلایەن فەنی لیجان پێکاتوە نوێنەریان ناردووە دیراسەتی بابەتەکان کراوە هەوڵیان داوە وەکو ئێمە لە هەموو لایەکەوە هەوڵمان بۆ داوە باشە ئێوە ئیتر وردە لە کۆتایی ئەم کابینەیە بە شێوەیەک لە شێوەکان تەواو نزیک بوونەتەوە کابینەیەکی نوێ کارەکانی دەست پێەکە ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ 4 ساڵی ڕابردووی کاری خۆت بکەی وەکو وەزیری شارەوانی و گەشت و گوزار هەستەکەی تا ڕادەیەکی باشتوانی وتە
وەزیری شارەوانی و گەشت و گوزار بیت بۆ کەسێک لە گەرمیان تا بادینان بەبێ جیاوازی ئەوەی لەوانەیە بتوانم شانازی پێ بکەم هیچ جیاوازێکم نەکردیە زیاتر ئەو وڵامەش دەتوانی خەڵکەکە زیاتر شاهێدی حالیەوەی بیاخود حکوومەت با بڵێم تەقیمی ئەو کار و پیشەکان و بڕیارەکانمان بیتن هەر بۆ ئەو بابەتە زۆر گرنگە بەلامەوە پێم خۆشە ڕێیەکی خۆمە ئەوە دەیدەم ئەو 4 ساڵ و لەوانەیە دوای چەند ڕۆژێک دەبینە 4 ساڵ و 5 مانگێک تقریبن ئەو کابینەیەکەوە هەیە خۆتان دەزانن یعنی زۆرفێکی نالەبار ئەو کابینەیە دروست بوو هەموو جاردە لەم هەڵسەنگاندنی وەزیرەکانی ئەو 4 ساڵە ناکرێ هەڵسەنگاندنی وەکو کابینەکانی تریان بۆ بکرێ لەبەرەوەی نەعەدالەتێکی تێدا دەبیتن لەبەرەوەی ئەو 4 ساڵە هەر بدایەتی کابینێکە سوێن خواردن و وابزام 19 6 2014 بوو ئەگە هەڵە نەبووم هەژدە بوو یان 19 بوو سوێنمان خوارد لەو ڕۆژانە بووکەوە بودجەی هەرێمی کوردستان بڕا لەلایەن بەغداوە موچەی فەرمانبەران خۆتان دەزانن کێشەی تێکە چوڕاوەستا لە بەغدا هەر دوای ئەوەی شەڕی داعش سەری هەڵدا لە خۆتان ئاگادار بێک 2 مانگ پاش ئەو کابینە داعش دروست بوو چی ناحیە ئەمنیی دروست کرد سەرڕای ئەو قەیرانانە قەیرانی تریش زۆر بەڕۆڕێ هەرێمی کوردستان بووەوە لە چەندین کێشە و گرفتی سیاسی و ئیقلیمی و ئەو خۆتان دەزانن لەگەڵەوەش 3 انتخابات لەو کابینەیە کرا یعنی خۆی دەبینی لە کابینەیە گەنگ انتخابات دەکرێت تۆزێک خۆ دەزانی بانگەشەی هەڵبژاردن و هەڵبژاردن خۆی یعنی عملی یعنی کارێکی ئاسان نییە 3 بانگەشەی هەڵبژاردن و بەڵبژاری تێدا کرا ئەوەی ڕفراندۆم بوو هەڵبژاردننی پەرلەمانی عراقی بوو هەڵبژاردننی حکوومەت دێرێن بووم بۆیە تا ڕادەیەک دەتوانم بڵێم ئەوانە هەڵومەرجی ئەو کابینەیە بوو بۆیە وەکو تاقیمکردن هەڵسەنگاندنی وەکو کابینەیەکی ئاسانیە لەگەڵەوەی من دەتوانم بڵێم لەگەرەوەی نەمان هێشت و ئەوەی تایبەتە بە وەزارەتەکەی خۆمانەوە بە سوپاسەوە بە پاڵپشتی سەرۆکی حکوومەت و کابینەکە و ئەنجومەنی وەزیران هەموو وەزیرە بەڕێزەکان و لایەنی پەیوەندیدار نەمان هێشتووە خەدەماتە ئەساسیەکانی هاوڵاتیان پەچی بکەوێ بۆ نمونە پاک و خاوێن ڕاگرتنی شارەکان ئەگەر بێت و هەڵسەنگاندنێک بکەین من دەتوانم بە ڕقم و بەداتا بڵێم بە نرخێکی کەمتر خاوێنکردنەوە لەسەر تاسەری کوردستان کراوە و باشتریش لە پێشان هەروەها دابینکردنی ئاو تا توانیومانە کێشە و گرفتە بۆ نالین نەبووە بەڵام توانیومانە بەردەوامی پێ بدەین و ڕاستە دەبواە پرۆژەی زۆر گەورەتر هەیە کە ئەگەر لە داهات تەحەدا کە ئێوە نەتانتوانی تێیپەڕێنن بۆ هەر بە ڕێزێکی تر کە دێتە وەزارەتەکەی ئێوە خۆی میزانیە زیاترین تەحەدا بوو پەسەندنەکردنی بودجە کە بودجەت لە بەردەست نەبی پرۆژەی زۆر گەورە بکەی ئەوە خۆی تەحەدا بوو بەڵام لەگەرەوەی کە پێم وتی خەدەماتەکان بەردەوام سەر ڕایوەی من چەندین پرۆژەی گەورە وەستا بۆی نەبوونی بودجە کردوەوە ئەوەی دەستی پێکردەوە بۆت باز دەکەم چۆن دەستی پێکردەوە بە هەوڵ و توانای هەندێک لایەنەوە توانیمان هەندێک پرۆژەکە لەوای بودجە پەسەند نەکرابوو پرۆژەی زۆر گەورە نەبوو ئەمە بەدیلمان دیتەوە چی بوو تۆزێک مەسروفاتەکانمان کەم کردەوە داهاتمان تۆزێک توانیمان ڕێکی خینەوە من ناڵم زیادمان کرد من دەرم داهاتەکانمان ڕێکی خستەوە چونکە لە کاتی ئەزەمات خۆت دەبی تۆ بڕیاردەی چۆن کار دەکەی لەگەر ئەو ئەزەماتانە ئێمەوەمان کرد داهاتمان زیادی کرد لەبەرەوەی ڕێکمانی خستەوە پێشوو لەوانەیە پکمان بە داهات نەبوو کری بەسترین نمونە کری گرێبەستەکان لەوانەیە باشی وەرنەدەگیرا ئەوانمان پێداچوونەوە پێکردەوە هەندێک خەدەمات هەبوو هەندێک خزمەتگوزاری هەبوو نەدەبا پەچی بکەوی بە پارەیەکی زۆر کەم کە نەکەوێتە سەر هاوڵاتی احتیادی بەڵام بکەوێتە سەر بازرگان بکەوێتە ئەو جیهەتانی کە واسوودمەند لە حکوومەت داهاتە چانۆکەکەینەوە ئەو پارانەمان کۆ کردەوە باشترین بڕیار کە پاڵپشتی ئێمەی کرد پێدانی 140 داهاتی ئاو بۆ دائیرەکانی ئاوەڕۆ بوو 120 بۆ شارەوانەکان بوو 120 بۆ گەشت و گوزار بوو ئەوەی بۆ شارەوانەکان دەتوانم بڵێم تا ئەوڕۆ لەو بڕیارێکە بۆمان دەرکرا ئەو 120 لەبەر داهاتمان زیادی کرد و ڕێکمان خستەوە 120 بۆماندا 500 پرۆژەی بچووک لە ناو هەموو کوردستان جێبەجێکراوە لە سەرتاسەری کوردستان بۆ نمونە قیرتاوکردنی شەقامە خەدەمیەکان کەوا خانوو دروست کرا بوو بەڵام خزمەت گوزاریان نەبوو یاخود گەیاندنی هەندێک شوێن کەوا بۆ ئاو گەیاندن بۆ هەندێک شوێن کە پێویستیان پێ بوو زۆر چەندین گەڕەکەی باس لەوەکەن ئەڵێن چەندین ساڵە ینی تایەتی ئاماژەیان پێداوە لێ 15 ساڵ زیاترە گەڕەکە هەیە کەچی تا ئێستاشە لە زستان هەر قڕولیتە هەیە ئێوە بۆ نەتانتوانیوە لەمڕۆوە ینی قیرتا و بێ کۆنکریت بێ بەس ڕێگەیەک لە ڕێکان پێیان بگێن من ناوی شوێنەکان ناڵێن لە سلێمانی هەیە لە دەرەوەی سلێمانی هەیە لە ناو هەولێر هەیە 500 ڕۆژەی بچووکی قیرتاوکردنمان لە سەرتاسەری کوردستان لە خلالی 2 ساڵی کردومانە دەجەدوڵە کەشمان لەلایە دەتوانانی ببینی مەسەن بۆ نمونە هەولێری نوێ گەڕەچێکی زۆر گەورە بوو بەڵام زۆربەی فەرق و جیاوازی کراوە لە نێوان گەڕەک و شوێنەکان نەخێر هیچ فەرق و جیاوازی نەکرا فەرق و جیاوازی بەیەکشت کراوە چێ زۆرترین داهاتی ڕخستوتەوە واتە ئەگەر بڕیارانێک کە دەرچوە لە ئەنجومەنی وەزیران ئێمە تەعمیم
پێمان کردووە پێداچوونەوەم بۆ کردیا ئەگەر بێت و سلێمانی باشترین داهاتی کۆ کردبیتەوە دەتوانی باشترین خەدەمات لەبەر ئەو داهاتە بۆویە بۆ خەدەماتی خۆیەتی ئێمە گەڕکی هەژار نشینین لێمان ناپرسنەوە لەبەرەوەی پشتمان نییە لەبەرەوەی کەسمان لەگەڵ نییە لەبەر ئەوەی تەنان نووسراوە لەبەرەوەی بەرپرسێک لە گەڕەکەمان نییە هیچ بۆ شێوازەی نیە دەتوانم نامەکە ملۆ بنێرن و شوێنەکەش بین لە بەرنامە و پلانی خۆماندانێن لەبەرەوەی بەوتم بەپێی ئەو داهاتی بەبەردەست شارەوانی دەکەوی بەپێی پلانی خۆی لەگەر پارێزگاکان و لەگەر لایەنە پەیوەنددارەکان بە تەنسیق کام شوێن زۆرترین خزمەت گوزاری پێویستە ئەفزەلیە درایتە ئەو لەوانەیە پێڕانەگەیشتین هەمووی بکەین بەهۆی بەڵام هەمووی یەکەم ئەوە بەڵێنەکە هەر هەمویان قیرتاوەکرێن ئەو پارێ بۆ معلوماتی جەنابەت ئەو 120 کە بۆ شارەوانەکان دەڕوا بۆ هیچ شتێکی سرف ناکرێ تەنها بۆ قرتاوکردن و بۆ شۆستەکردن و بۆ گەیاندنی خزمەت گوزاری هەر ئەساسکەواتە ئەو گەڕەکانە دڵنیا بن کە تەنها لەسەر کات وەستاوە قیرتاوکردن نەگاتە لای هەر هەمووی پلەبەندیان بۆ کراوە هەر هەمووی لە هەموو بەڵام ئەوەی ئەمن دەیلم ئەوەی زۆرترین شارەوانی تانیبی زۆرترین داهاتی خۆی کۆ کردبیتەوە توانێتی زۆرترین خەدەمات دروستکە واتە ئەو داهاتە بۆ مەسروفاتی لابەلانیە بۆ بەهدەردان نیە بەڵام بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە زۆر باشە بە وردە وردە بچینە لای میوانەکان چونکە ئەوانش لێرە حەزوریان هەیە من حەزم نەکرد من نوێنەرایەتی هاوڵاتیانەکەم ئەوەی پێمان گەیشتۆ بە لەم کاکەیەوە دەست پێ بکەم ئەم بەڕێزانە بڕواتە بێت ماوەیەکی زۆرە نامە ئەنێرن لە هەشتی حەسارۆکی هەولێرن کێشەیەکی تر تەواو مەشهور بووە تەنان نەک لە هەولێر لە زۆر پێش ینی حەزور و هاتنە وەزارەتی جەنابیشت لە بەڕێزیانەوە دەست پێەکەین خۆت بناسیێنە لەبەرەوەی چەند کەسێکی تری هەشتی حەسارۆکیش لێرن بە کورت و پوختی قسەکانەوە جەنابی وەزیرە پێی بگەین من ناوم فەرات سلێمانە مایکەکە نزیک بکەیتەوە سپاس دەکەم من ناوم فەرات سلێمانە دانیشت شاری هەولێرم باش دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم هەشتی عسارۆکانەوە لە ماوەی 15 ساڵ دەچی تەوزیعکرایە هەتا ئێستا پرۆژەی خزمەت گوزاری بۆ نەچوە نزیک بێ سپاس دەکەم پرۆژەی خزمەت گوزاری بۆ نەچووە خەڵکێکی زۆر یانی ئەو ئاردانەیە کرا و زەویان کرێت چاوەڕێ دەکەن بۆ خان و شتووە بەناو کەسیان سوودمەند من نەبووینە خەڵکەکی زۆر وا خان و شتیشی لێکرا مزگەفت و شتیشی لێکرا بەڵام ڕێپێدانی نادەن بیری ئاویان بۆ لێدانیان قیرتاویان بۆ بکەن ویان ڕەسیف و ڕێگاوبانەکانیان بۆ خۆشکەن ئاو کارەبا شتیان بۆ بن زۆر شتی دیشە میساڵم وەکو تەقسیم دوو لێن ڕێگە پێ نادرێت 125 متر خەڵکەکی زۆر خەڵکی فەقیر هەیە 125 مترێک کڕیا دەوێت بیکە بەخان و ڕێگای پێ نادەن با وەڵامی ئەمانە باتەوە بابێتە لای کاک بەرهەم دێمە لای یەک بە یەکتان وەڵامەکەی بدەمەوە وەڵامی بدەرەوە ئەوەی هەش حەسارۆگەر خۆت گوتت 15 ساڵە کێشەکەیە بەڵام ئێمە تقریبن ئەو ماوەیە ئیشمان لەسەر کردیا دەمانەوێت ئەمە هیچ کێشەمان نییە بەیانی بڕۆمۆڵەتی بەیانی داوا بکەی مۆڵەتی بینات دەدەمێت دەتوانم لەو داهاتێکی هەماگرێن تیش بدەم کەوا خەدەماتیشان بۆ ڕادەچێشم لە ماوەیەکم بدەنێ بۆ نمونە چەند مانگەیان ئەوە دەتوانین بۆن بەپی نالم کە ئەو پارەی لە بەردەستماندا ئێمە کۆتایی ساڵ زۆرترین داهات بەدەستمان دەکەوی لەبەرەی گرێبەستەکانی با بڵێ مساتەحە و گرێبەستەکانی کرێەکانی شارەوانیەکان نهایەتی ساڵ دێن دەیدا بۆیە ئەو کاتە زۆرترین داهاتم بەدەست کرێ بڵین بۆ سەرەتای ساڵی 2019 خزمەتگوزاریەکە وەکو قیرتاوکردن من کێشەم لێ دەتوانم خەدەماتیان بۆ بین بەڵام کێشەی ئاویان هەیە ئەو شوێنە تا ئێستا لەسەر سەرچاوی ئاوی ئیفرازی 4 ماوە ئاوی ئیفرازی 4 بۆ ئەو منطقەیە دانراوە کە تەواو بیتن بۆیان بگاتن کێشەی حەسارۆک تەنها پرۆژەی ئاوە ئەگەر نا خەدەماتەکان هیچ کێشیان نیە دەتوان بۆیان دابنکەین پرۆژەی ئاوی ئیفراز چارج دەزانن یەکێک بوو لە پرۆژە هەرە گەورەکانی بە شانازیەوە کە دەیلێن لەو کابینەیە توانیمان گرێبەست لەگەڵ کۆمپانیایەکی بەڕێتانی بکەین کەوا بێ ئیفراز 4مان بە قەرزێک بۆ بکاتن مەرحەلەی ئەو هاوینە کەس نەزان ئێرلی وەرکێکمان دروست کرد کەس نەزان و لەگەر ناوچەی قەرەبوو ئەوانە بێ ئاوی دەیان ناڵاند ئەومان پێشی خست و بۆیان دەست بەکار بوون پرۆژەکەی تریش دەکەوتە سەرکار و جێبەجێ دەکرێتن پرۆژێ ئاوی هەشت حەسارۆک تەواوی خەدەماتەکانی تێکردن بەپێ ئەو کاتی کە بەپێ ئەو پرۆژە ئەمە کردمان تا ساڵێک و نیوی تر ئەو پرۆژەیە تەواو دەبێت ینی دوای ئەوە اینجا خزمەتگوزاریان بۆ بن یان لە کاتیەوەی ئەمە دەتوانین ئەوەش دراست بکەین بزانم ئەگەر بەدیلێکی ترمان بۆ دۆزراوە من دەتوانم ئەوەی دراست بکەین و ئەگەر بە بیر لێدان یاخود ئەگەر بتوانین بەدیلی بیر لێدان ئەگەر خۆیان بە تەحمل بن لەبەرەوەی ئەوە
هاوڵاتی حەقی خۆیەتی 15 ساڵە لەوە زیاتر تەحمل خەڵک حەقی خۆیەتی بەڵام بشتە شوێنێک ئاوی لێ نەبیتن هەر خۆیان گلەی لە حکومت دەکەن هەر خۆیان دێنوانێ لەوانەیە ڕێگریمان لێ دەکەن دەڵێن نابی مەسەلەن بۆ ئاومان بۆ ناچێشن لەبەرەوەی کارەبا بەدیلی هەیە بەڵام ئاو بەدیلی نییە ئەگەر ئاویان نەبی نەتوانن بشکڕن ئەوە کێشێکی زۆر زەقا ئەمە نامانێ هاوڵاتی بخینە ئەو مووقفەوە بچن ناو خانی شەقامی هەبیتن کارەبای هەبی خانیەکی ڕێکوپێکی هەبی بەڵام ئاوی نەبیتن یعنی ئەوەی کێشەی ئەساسێکەیە کە ئاوەکەمان بۆ چارەسەر کرد ئەمە دەلم دراست دەکەینەوە ئەو ئیفرازەت تا ئەو ساڵ و نیوە بتوان بەبییر بۆیان چارەسەرکەن دراست دەکەن ئەگەر چارەسەری هەبوو ئەو کاتە ئەمە خدەماتەکان مترەکانی ینی هەیە بەرهەمی ئەو هەموو ماوەی تەمەنی کە ئیشی کردو توانیوێتی عرزەیەکی 125 متری بکرێت ئێستا لەبەرەوەی 250 ئەی چی بکە ینی کە پاری پێنیە 250 بکرێت چی بکات دەبی هاوڵاتیش ڕەچاوی وەزعی حکومت بکاتن چە ڕەچاوی خزمەت گوزاری هەمووی پارەی دەوێت میزانیەی دەوێتن خوب بۆ خۆشیان بۆ ئەمە کە دەرێن 200 متر لە هەموو دنیا ئیفرازات دیاری کراوە بەپێی ماستەر پلان بەپێی دیزاین بەپێی سروشتی ناوچەکە تۆ یان 200 متر زۆر کەمیشم ئێمە دەڵێن 250 بۆی تۆ بەلای کەمیەوە 50 متر بکێ سەوزایی بەلای کەمیەوە 100 مترێک بکێ سەوزایی بۆ سحەتی خۆیان باشە بۆ سروشتی وڵاتەکە باشە تۆ کە 200 متری دەکەیە دووخانی نە خزمەت گوزاری پەشی دەکا نە سەوزایی بەهانای دێتن نە دەتوانین فریای خاوێنکردنەوەی شەقامەکان بکەوێت یعنی ئەوە تێکدانی سروشتی ماستەر پلان شوێنەکانە هەواڵی نافەرمی هەیە کە ئەو شوێنەی بۆ بنکەی پۆلیس دانرا ئەو شوێنەی بۆ نەخۆشخانە دانرا ئەو شوێنەی بۆ مزگەوت دانرا ئەو شوێنەی بۆ سەوزایی پرۆژەکە دانراوە قسە لەسەرەوەی لەبەرەوەی شارەوانی پێویستی بەپارەیە تەوزی ئەکرێن و ئەفرۆشرێن خێرشتوانیە ناکرێت بە قانون ناتوانین بیان فرۆشن تەنها زەوی کەوا بە ناوی شارەوانیە بازرگانیە هیچ خەدەماتە چێسەر نییە ئەوانە بە مزاواتەوە بڵێنە بە خەڵکی ئەو شوێنە کە بە هیچ شێوەیەک ئەوەی بۆ خزمەت گوزاریە نافرۆشێت یاسایی نییە یاسایی نییە یەکراش بی یان نایاساییە و هەڵدەوەشێتەوە بە هیچ شێوازێک کاک بەرهەم لە سلێمانیەوە هاتووە من 4 ساڵە تحدا دەکەم یەک متر مربعی سەوزایی گۆڕی بمان بۆ هیچ خەدەماتێکی تر لەبەرێو سەوزایی زۆر گرنگە خزمەت گوزاریش تەنها بۆ خزمەت گوزاری بەکاردێ مزگەفت نابێ بگۆڕە قوتابخانە بە هیچ شێوازێک نەگۆڕاوە لەوانەیە لە مەجلس ئەنجومەنی شارەوانی جارجا بۆ ضروڕەی زۆر پێویست دەیان کرد بەڵام ئەوانیش ئێمە ڕامان کردووە لەبەرەو یاسایی زۆر سپاس دەکەم من ڕوبەڕوو پرسیارێک لە جەنابی وەزیری شارەوانی دەکەم ئەو شەبەکە بەهێزە چییە ڕێگا ناداتن ینی تعداکانی ئەوەندە بەهێزە لەسەرەوەی دەسەڵاتی حکوومەتە ڕێگە نادا هەشتی عسارۆک ببێ بە هیچ شتێک جەنابی وەزیر دەڵێ ئاو کێشەی ئاو هەیە لە هەشتی عسارۆک سەرچاوم قسەکەی وەردەگرین باشە بۆ پرۆژەی فلۆریاستی هەر لە ناو داخلی هەشتی عسارۆکە ئاو بۆ 10 تابق دەڕوە 10 تابق لەسەرەوەی زەوی نەورۆزخان فەرموو وەڵامی بدەرەوە هەش هەسارێک ئاماژەم پێدا کێشەکانی چیە خۆی وەکو ئێمە وەکو دائیرەی با بڵێم ئیداریەکانی خۆمان ئاماژەم پێداکەوە ئەگە ئاو نەبی ئیزنیان پێ بدەین خانی دروستکەن هەر خۆیان بەبێ ئاو لەوێ ناتوانن پرۆژەی فلۆراستی ئەوە دەستێ وەبەرهێنان پرۆژێ مۆڵەتی وەبەرهێنانە ئیتر هەر کەسی تێدانیە فلۆریاستی تا ئێستا کەس تێدانیشتەجێنێ بیناکان وەبەرهێنەرە دروستی دەکاتن دیاتر دواتر لەسەر بودجەی خۆی اینجا چۆن ئاوی لە بەناوانەیە بودجەی تایبەتی خۆی بدەبیتن ئاوی بۆ دابین بکاتن بەپێی پلانی خۆی بەڵام وەکو پرۆژە تا ئێستا پرۆژە تەواو نەبووە کەسیشی تێدانە نازان کێشەی ئاوی هەیە یاننا لەوانەیە دوو ڕۆژی تر کە خەڵک بچەن ناوی ئەکید لانی کێشەی ئاوی سەر هەڵدەداتن بەڵام باسی وا کاڵێک کی ڕێگریەکە لەوەی کە هەشتی حەسارۆک بێبەشت ئەمە تەنها وەڵامتانەداتەوە ئێمە پرۆژەی ئاوە لە بەرەوەی منتقەکە زۆرە خەڵکەی زۆر تێدانیشتە جێ دەبن وەک ئاماژەم پێدا نامانەوە خەڵکێک بچنە شوێنێک دانیشن خزمەت گوزاری ئەساسی کە ئاوە نەتوانین بۆیان ڕاکێشن لەگەڵەوەش باسم کردکەوە دیراسەتی دەکەین ئەگەر بە دیلمان هەبوو چاوەڕێی ئیفرازی چوار نەکەین ئەوە ئیفراز چوار عقدمان کردیە ئیش لەسەر دەکرێت بەڵام ئەگەر تا تەواو دەبی تا ئەو کاتە بە دیلمان هەبیتن ئەمە دراست دەکەین ئەگەر پێی بەدەسەڵاتی خۆمان بوو سەروی خۆمان هەبیتن دەسەڵاتەکە زۆر بوو میزانێکی زۆری بوێ یاخود دەسەڵاتی منەبوو بە تەکید دەگەینێ سەرۆکی حکومەت و چمان پێ بکرێ بەڵام دەدەینکەوە بۆ هاوڵاتیان چارەسەر بەڵێ بابەتێکی دیکە بابەتی کرێنشینانە کاکە
بەرهەم و کاک مححمود لێرە ئەمەکو سلێمانی و جنابیشان وەکو لێر حزوریانەیە لێرە لە سلێمانیەوە ئەرکی کێشاو هاتووە بزان ئەمان داواکاریان چییە و چ قسەیەکیان فەرمو کاک بەرهەم پرسیارەکان سپاس من بەرهەم سکرتێری کۆمەڵی کرێنشتدان لە سلێمانیات بەرنامەکە دەستخۆشتان یەکەم نەورۆزخان جەنابەت ئاگاداری لە 2015 لە بیدایەتی ئەم کابینی کە دروست بوو بەڵێندا کە پارتۆزەی بەسەر کرێنشینان و بەسەر فەرمانبەرانە دابشکیت ئێمە بە وجدان و قساکەین ئەوەی کە تۆ لەو کاتا توانیت کردت ئەوەی کە تۆ لەو کاتان مەبەستت بوو بەڵام بەداخەوەەوە نزیکی 4 ساڵەتەیە پڕێ بەسەر ئەو بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیران درراوە من نازانم ئەگەر کابینەیەک یاخود حکوومەتێک لە ماوەی 4 ساڵە ناتوانە بڕیاری زەوی بە بەسەر کچینی کرێنشینان یان بەسەر ئەوانی کە فەرمانی زەویانە یان بەسەر ئەو فەرمانبەرانی کە ساڵانێکی زۆر خزمەت دەکەن ئەی بە چەند ساڵ ئیفرازی زەویەکانەکەن ئەی بە چەند ساڵ خزمە گوزارەکانیان بۆ دەچێکاتە ئەمانە وا لەکەن تۆ مەویزبی لە وڵاتە وا لەکەن کە پشتە ئاوی ئینجۆ بخنکەی و ئێستا گرنگترین دیاردەکە لە هەرێمی کوردستانە باوە حاڵەتی گورچی لە فرۆشتمان هەیە بە شێوازێکی وا کە خەڵک پەناباتە سەر جەستەی خۆی بفرۆشە لەبەرەوەی بتوانێت پارچەیەک زەوی دابینکان یاخۆی بتوانێت هۆدەیەک دروستکە لەسەر پارچەیەک زەوی ئایا من پرسیارەکەم لێرەدایە ئایا نەورۆزخان ئەو بڕیاری کە داتاننا ئەو بەڵێنێکەوە بەڵێنتانە چونکە ئەو کاتێک کە نووسراوتان بۆ ئێمە کرد ئێمە و کۆمەڵی کرێنشتدان جەنابەت ئاگاداربی کە بە زۆر بە ئامانەتەوە هەموو ئەوانی کە ئەندام لا ئێمە و هەویانێ بە داتایشی جوان بە ڕێکوپێکی بە هەموومان جیا کردوتە ئەوەی کە فەرمانبەرەوەی کە پێشمەرگەی من نردوتە لای جەنابتان ئێستا لە وەزارەتەکەی جەنابتە ئەو ناوانە هەمووی مەوجودە ئایا بەڕێستان کەی بەڵێنەکە ئەوەنە سەر کە ئایا ئەم زەویانە دابش دەکرێت ویانە سپاسەکەم بابچێت لای کاک مححمود نەورۆزخان کۆمەڵشتی باس کرد بەڵام وەڵامی پرسیارەکەی بۆی کاتەکەی سوودی لێ ڕاز دەکاتن هەر لەو کاتێ لە 2015 بووکەوە لە ئەنجومەنی وەزاران تەکلیف کراینکەوە بزانین داتا و زانیاریمان هەبێکەوە چەند هاوڵاتی نەک فەرمانبەر هاوڵاتی لە کوردستان سودمن بووینە لە حکوومەت لە وەرگرتنی زەویوە چەند کەس سودمن نەبووە ئەوە بوو فۆرممان دروست کرد بە هاوکاری لەگەڵ کرێنشان لەگە هەردوو بەرە ڕێزا کاک مححمود و کاک بەرامش لەسەر بەڕاستی بە سوپاس و زۆر هاوکارمان بووینە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتە تەمانیەکانیش و هەموو لایەک لەگەڵمان هاوکار بوون داتا و لیستەکانمان هەمووی ئامادە کرد و بە ژمارە لە خلالی 2 مانگ و شتێک خسمانە بەردەم ئەنجومەنزان لەگەر ڕەشنووسێکی 23 خاڵی ئەو کەسانە چێن کە سودمن بن لە وەرگرتنی زەوی ئەوانیشمان پێشکەشی ئەنجومەنی وەزیران کرا لە ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەحث کرا زۆر بە ئەهەمیەتەوە ڕقەمەکان هەمووی دراست کرا ژمارەکان و ئالیەتەکان و خزمەت گوزاری و گەیاندنی چۆنیەتی خزمەت گوزاریەکان و زۆر شت باس کرا زۆر شت دراست کرا ئیتر لەسەر ئەو ئەساسی لێژنەیەک پێکات بۆ ئەوەی شۆرتلیستی ئەو 23 خاڵە بکاتن بتوانین ئەو 23 خاڵە بۆ ئەو کەسان نەبی کە زۆر مستحقن وەکو ئەو هاوڵاتیانەی کە بەڕێز کاک بەرهەم ئاماژەی پێدان زۆر پێویستیان بە سوکنایەکە زۆریان پێویستی بەژوان بەڵام ئەگاتەوەی کە گورچلی خۆی بفرۆشێ بۆی بتوانێت ئەو خەڵکە بزەبت هەدەفەکە وا بوو با بڵێم ئامانجی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران ئەوە بوو بۆ بازرگانی کردن نەبێ بە زەوی کە دەدەین بۆ ئەو کەسانە بێ کە سودمن بن تێدا ئەوە بوو لیژنەکە کاری خۆیان کرد و پێش ماوەیەک ئاگاداریان کردن کە لە سەروبەندی کۆتایی خاڵبەندەکانن کە تەواو دەبی و بۆمان دەنێرن و دەست بە کارەکان باشە ینی هەر لەسەر هەمان پرس کاک لوقمان خەلیل لە فەیسبوک پرسیوێتی ئەڵێ و زەویانە چیان لێات کەوا بەنیاز بوون بەسەر فەرمانبەران دابەشی بکەن وەزیر دەیگۆت هەموو شتێک تەواو بۆ بەس شوێنیان ماوە دیاری بکرێ بەوەی بەسەر فەرمانبەران هەندێک شوێنیشمان دیاری کرد هەندێک شوێنیش بە هەموو نا هەموو کوردستان نا لەبەر هەندێک شوێن هەیە نەیدەتوانی زەوی دابنکە دەبواە یان کوژانەوەی بۆ بکرێ یاخود ئەگە ئیدارایی بی بە ناوی شارەوانی کوردستان تەواوە بۆ هەموو کوردستان تەواو بەڵام شوێن تا شوێن فەرقی هەیە هەندێک شوێن مەسەلەن بۆ نمونە هەولێر دەشتای هەولێرێ هەر دەورا پشتی هەولێرە لەوانەیە هەم بیتن 20,000 قطعه بیتن حاضر بیتن بۆ نمونە ئەوە لۆ دهۆک نەگونجێ لەبەرەوەی دهۆک زۆر با بڵێم دیاری سنووری دیاریکراوە بەڵام لە دەورا پشتەکانی بە دوای بەدیلدا دەگەڕای سلێمانی بە هەمان شێوە فەرمانبەرێک زۆر بەرگەی گرت بێت لەگەڵم حکوومەتەیە موچەی پاشەکەوت کراوە زۆر امتیازاتی هەبوو لێ بڕاوبوون منە لە کەلارەوە لە دەربەنی خانەوە لە هەڵەبجە لە سلێمان بۆچی ئەمە ناکرێت کە پارچە زەویەکی پێ بدرێت ئەگەر سودمەند بڕیارەکە دەرچوو ئەو کەسانە چێن سودمەندن بەسەریان دابش بکرێت ئەمە کۆ شارەوانەکان ئامادەینە ئاماژەم پێدا ئەو خاڵانەی کە شۆرتلیست دەکرێت کورد دەکرێتەوە کە ئەوانە چێنە زۆر مستحق پێیان بدرێ و هەروە
میزانیەکیشدا بنرێ بۆ خزمەت گوزاریەکان تۆ تەنها دابشکردنی زەوی حەل نییە خۆت دەزانیت بەس زەوی بدەی و بەبێ خزمەت گوزاری ئەوە هەش حساڕۆگە و هەیەە بەڵام لە بەوەی خزمەت گوزاریەوە نەیانتوانێت سوودی لێوەربگرن ئەوانە ترش بە هەمان شێوازیانی بەس دابشکردنی زەوی نییە نامانێ وەکو پێشان بەرنامە بەتەکید ئەو ئەزمونانەی پێشان نەک بەس لە سەهرەی کوردستان هەموو عێراق بەو ئەزمونەوە بەدەستەوە دەناڵێنن زۆر زەوی دابشکرا یاخود بۆ بازرگانی بەکارهاتیا فرۆشرا و سیارەیان پێکڕۆ یاخود شوێن هەیە خزمەت گوزاری نەگەیشتێ هیچ سوودیان لێوە نەگرتیا ویسمان ئەو جارە مۆدلێکی نوێتر دروست بکەین مۆدلێک بی بە خەدەماتەوە زەوی بدەینە خەڵک هەندێک جاروامان کرد قەرزی بانقیشیان بۆ وەرگین یعنی چەند نامەمان نرد بۆ چەند بانقی خۆمان محلی لێرکانە چێ ئامادەی نیشان دەدا ئەگەر زەویم دابش کرد هاوڵاتی چاوەڕێ نەکە پارەش پیاکە یاخودا خۆی سلفەی عقار بکە لە حکومەت کە حکومەت قەیرانەوە ناتوان پارێدا بکە داما لە بانق کردێ بانق بێ قەرزێکی بدێتێ بە درێژخان تا 12 ساڵ بۆی دروستکە ئامادەیان نیشاندا بانقەکانیش بەڵام وەک ئاماژەم پێدا وەکو پەکێجێکی تەواو بە خەدەماتەوە بە قەرزەوە بە قستەوە و بە ئەوانە لەوانەیە ئەوەیە لە قۆناغی کۆتایی و دیراستکردنن هەر کاتێک بڕیارەکە دەرچوو ئێمە وەکو شارەوانەکان ئامادەی خۆمان نیشاندایە و دەست بکرێ بە جێبەجێکردنەوە زۆر سپاس کاگیادگار بۆ ئەو بەرنامەتی وادارم ئەوە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی کرێنشینان و ئەو چێشە و گرفتانەی هەیە و سپاسی نەورۆزخانش دەکەین بەڕێزی وەکو وەزیری شارەوانی خۆشی ئاگادارە ئێمە بە نووسراوی جانابی وەکی کاک بەرهەمش باسی کرد یەکەمین کۆمەڵە بووین لە هەرێمی کوردستان ئامارێکی ڕاست و دروستماندا بە جەنابی وەزیری و بە عین کات ئەوە حزوریشی دانیشتێ وتی لە ئەنجومەنی وەزیران بەڕێزی سەر حکوومەت و جێگرەکەی دەستخۆشی کردووە لە ئامارەکە هێناتی ئەمە سپاسەکەی نەورۆزخان وەکو کاک بەرهەم باس کرد بەڕاستی لەو کابینێ ئەوی کە ئەمە کردومانە تەسمینی نەورۆزخان ماکتۆ تەقسیری نەکردووە بەڵام لێرە من داوا لە جەناب دەکەم داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەکەم بە زووترین کات ئەو پارچە زەویانەیە کە ئەو ئەحسایە دراوە ئەوەی کە مستەحقە بیدەن کاک یادگار کرێنشین هەیە ناسنامە لیا من هەیە 4-5 ساڵە 34 سال خدمە هێتوە تا ئێستا 100 مەتر زەوینەوە نەگەتووە بۆیە داواکارم لە جەنابی وەزیر کاک محمود بچێت لای حاجی با بچێت لای حاجی باوانش قسە بکەن بەڕێزم باوانش پرسیار لەنە ئەزانم ئێوە قسەتان کردووە مەجال بدەن باوانش قسە بکەن نەورۆزخان دێمە خزمەتت با وەڵامی کاک محمود داتەوە ئەی لە کۆتا قسەیەوە ئەڵێت 34 ساڵ خزمەتی حکوومەتی کردووە بە جیاوازی 100 مەترینی ئەروەک ئاماژەم پێدا ئەو بڕیارانەی خۆشم لە پاشەوە بەرنمەیە بە دوواداچوونەی جددی دەکەمەوە ئەوە بەڵێنە بەوانیە دەتوانم بە دوواداچوون بکەمەوە لەگە ئەو لێژنەیە کە لە ئەنجومەن میزان ئیشی لەسەر دەکا و چشم پێ بکرێتن بگەیمە جەنابی سەرۆکی حکوومەت بە تەکید دەیگەێنم و ئەوەشی کە باسی کردوتی سەرڕایەوەی کە وتت قەیرانی خزمەت گوزاریە بەڵام وتی کاریگەری معنەوی زۆر باش شێبێ کە پارچە زەویەکی پێ بەڵام هەرە من دەڵێمەوە بەبێ خزمەت گوزاری زەوی ناتوانستوی بەڵام لەگەرەوەش دیراستەوە بیرۆکەش دەکەم ئاماژەم پێدا و ئیشی لەسەر دەکەین ئێمە ژۆک و خۆمان بەتەکید هاوکاردە من ئەمە ئاگامە لە معاناتەکان ئەوە تا بەڵێنی داوای فەرموو حاجی بە خێراتی جەنابی وەزیر دەکەم ئێمە لەنگەینە بازاری لەنگە من وێنەری حکوومەتیشم لە زۆر ئەو شارەوانیەکان هەر بژاردیان هەبوو لە دوو منیان نادیە ئێستا ئەسپاسی ئەو لەنگای دوکانداران دەکەم منی هەر بژاردیە لە گەرەوە چاپێکردم بکەم ئێستا لەنگە کارەساتێکی گەورەیە لە هەمووان معلومە ئێستا ئەمە دەمانەوێت جەنابی وەزیر ئەمە گوتیان ئەو ڕۆژە گوتیان معافز وتی شەریکەک دێتن بەس هەیکەلەکەمان بۆ بکەن سەبەکە حەقتان لە هیچکە نەبی یەکەم سوالم دەمێ بزانم ئەو بەرێنە ڕاستەیان باشگەر دەبنەوە دوومینیش ئەو وتیان 2 سال لە گرێبەست و لە دەخیلەی ئەوە زەریبە لێ خۆش دەبین بەس کەمە ئەگەر بگونجێ 5 سال لەو هاوراتی خۆش بن ئەمن لەناو جەماهێرش گەڕە ڕەشور تێدایە دەوا لە کاک مەسعود ڕادەکەم لە کاک نێتی دەکەم لە جەلای معاف دەکەم لە جەلای وەزیر دەکەم هەمووی دەوا دەکەم هاوراتی لەنگەی لێی قەومایە ئەمن دەزانم چۆنی لێ قەومایە بەرێنەکی زوومان بدەنێ بازارەکە بکێت و سەریش من خۆم و دوو کوڕ عایلم ئەیلولم 300,000 هەیە خانەنشین دوکانم سوتایە ئێستا زەکاتمان پێدەچی ناو لەنگە لەوان لە زۆر کەسی باشتر بم حەچی حەول و تەتوژاتان هەیە بازارەکەی پێ بگەینەوە خەرکەکە بۆ خۆی بخافرێ و یعنی بەڵام بدات باوەڵام ئەو کاکەی بچێتە لای ئەو بەڵاستی کارساتێکی زۆر ناخۆش بەس ئەلحەمدوللا کەوا زیانی گیانی لێ نەبوو ئەوە دڵیمە پێخۆشە الحەمدوللا گیانی نەبوو بەڵام لەگەرەوەش بەڕاستی کارساتێکی گەورەیە هەر هەمان کات جەنابی سەرۆکی حکوومەت لێژنەی 4 لێژنەی پێکینە لێژنەیەک بۆ ئەوەی خزمەت گوزاریەکانی شوێنەکە بە زووترین کات بۆ خاوێنکردنەوە ئاگادار بوون
بوون ئەوی پێیان کرابیلانی پەیوەندیدارە شارەوانە هەموو لایەنەکان بۆ 24 سعاتی بە شەویانی لەوانەیە شاهدی وێ بدەن کەوا شوێنەکە چا بکرێتەوە خان بکرێت بۆ ئەوی دووبارە زوو دەست پێ بکەنەوە بەڵێنەکە ئەوە بوو بزەبتکەوە زوو خۆیان وتیان ئەمە دەمانەوێ دروستیکەینەوە ئەوە بووکەوە سەرۆک حکومەت بڕیاردا و کاکنە بەڕێز جەنابی محافظ کاکنەوزار چۆن ناویان و بڕیارەکەی پێڕاگەیاندن سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئامادە بوو نوێنێری بەلێدەکانی مە هەمووی ئامادە بووین خۆم لە کۆبوونەوە لە گەریان بووین هەموو بڕیارەکانماندا کەوا بە زووترین کات پێتان باش و خۆتان دروستیکەنەوە خۆتان دروستی دەکەنەوە بەڵام خدەماتەکانی تر بە زووترین کات بەبێ ڕەچاوکردنی قەیرانی دارایی میزانێکی تایبەت دانراوە بۆ ئەوەی شەبەکەی ئاویان بۆ ڕاکێشێ شەبەکەی ئاوەڕۆیان بۆ ڕابچێشێتن شەقامەکانتان بۆ قیر بکەین هەر هەمووی کەوتوتە سەر ئیش هەر هەمووی کەوتوتە سەر ئیش هەر بە زووترین کات ئەوانە جێبەجێ بەڵام چاوەڕێی ئەوان دەکەن کە دیوارەکانیان بڵندکەن تعلیماتی ئێمە ڕێنمایمان تۆزێک بڵندتر بکەن بۆ ئەوەی لە بۆ داهات و زیاتر بی بۆ ئەوەی لۆ داهات و خوا نەخواستە ئەو کاریسەیە دووبارە نەبیتەوە بۆ بەرگری شارستانی هەموو پێداویستەکانیان بۆ دابین دەکرێتن. ئەوەی لەسەر کرێکانە ئاگام لێ بۆ هەندێک وڵاتی بە دڵسۆزەوە نیگەرانی وەی بوندیان گۆ عقدەکەی تەواو بۆ بۆیە وای بەسەراتوە عقدی تەواو بوو پێش ئەو کارە ساتە ڕووبدا مستەمسەکاتمان هەیە ئەوراقم هەیە ئەنجومەنی شارەوانی پێشنیاری کردێ ماوەیان بۆ درێژکرێتەوە سەرۆک شارەوانی نایتێ لای من خۆم پەسەندم کردبوو پێش ئەو کارە ساتەی کە ئەوانە بۆ 10 ساڵ درێژ بکرێنەوە بە هەمان کرێ بۆیان درێژ بکرێتەوە 10 ساڵ کرێ بە 3 ساڵ بۆ ئێمە 10 ساڵمان بۆ نوێکردبوونەوە بەڵام بەهۆی ئەو کارە ساتەیەوە دوای کۆبوونەوە لەگەر ئەنجومەنی وەزیران لەگەلایەن پەیوەندیدار پێشنیارمان کردێ ئەمە بەو ماوەیەک لەو گریانەش گرێبەستانی ساڵانە لیان خۆش ساڵ تا 3 ساڵمان دانابوو دەتوانم پێشنیاری خۆم بکەمە 3 ساڵ بۆ 5 ساڵ متأکدیشم ئەنجومەن ڕازی دەبی متأکدم من ئەوە دەتوانم بڵێم ئەمە تا 3 تا 5 ساڵ دەتوان لێ خۆشببوونی کرێ ساڵانەتان بۆ بکەین ئەوە خۆش خزمەت واجبە واجبی دێمە وڵاتان بەڕخسەتان ئێمە لە پاسی یادگار دیارە لێرە کۆمەڵێک هاوڵاتی ڕاستە ژمارەیان 9 کەسە بەڵام نوێنەرایەتی کۆمەڵێکی ئێجگار زۆری هاوڵاتیانەکەن هەر بۆ نەوەستاوین لە زۆربەی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان ڕای هاوڵاتیانمان وەرگرتووە هەر لە گەرمیانەوە کۆترێت تا بادینان هەر لە خانەقینەوە تا زاخۆ ئەوانیش قسەی خۆیانەکەن دەنگیان دێتە ناو پاسەکە لە سەر شاشەی کوردستان 24 بە ئەوانیش قسەکانی خۆیان بکەن و لە قسەکانی ئەوانەوە دەست بە بەرنامەکان. لە دەربەندی خان لە کوونەکە بم دیوە بۆ گەرمیان هیچ نەکریاوە نە خزمەت گوزاری نە جادە و بان نیشتەی جێگەبوونە و هیچی تیا هیچ نەکراوە ئێمە مەگەر لە خەویشان نایەنە خەوی مەسوولەکان بڵێ ئەم گەرمیانە کە خاوەنی ئەنفالێکی زۆر و شەهیدێکی زۆرە کەس لێمان ناپرسی هیچ کەسێ سوودمەند نەبووە لەم شارە لەم وڵاتە لەم لیەکەی نیشتە جێبوونەوە تا ئێمە تایسە لەم شاری هیچمان نەدیوە ینی حکوومەت بە ناوی حکوومەتەوە کەسێ پرۆژەیە بکە جێبەجێ کە بۆ کەم دەرامەتان بۆ مامۆسایان بۆ هیچ کەسێک شتیوانە بۆ لەم سنوورە لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی کە وردە وردە باج و خەرامەیە لەسەر شۆفێر و لەسەر نوێکردنەوەی تابلۆ و پارەی ژینگە و ئەمانە خەریکە وەک وڵاتانی تری لەیە کە ئەوان پارە و داهاتەکە سەرفی چاکردنی ڕێگەوبانەکەکەن و ستانداردە نەیتوانن چاکی بکەن بەڵام لە هەرێمی کوردستانە باج و غەرامەکە هەیە بەڵام سەرفی ڕێگەوبانەکە ناکرێت پرۆژەکان هێندە کە من تا یەکێک چاکەکرێکێکتر خرابێت ڕێگاوبانەکانی ناو سلێمانی هێشتا لە ئاستی ئەو داهاتەدا نییە کە دەستگای هاتوچۆل لە کوردستان و لە سلەیمانیدا دەستی دەکەوێت ئێمە وەکو هەڵەبجەیەکان تەوەقعاتی زۆرمانەیە سنوورە کەشمان سنوورێکی هەتا تا ڕادەیەک شیاوە بۆ گەشتیاری بۆ پەرەپێدانی ئابووری کەرتی گەشتیاری و حەقیشە دەوڵەت بەزووی لی بپرسێتەوە وڵای بۆ خەزەی گەشتگوراز ئێمە لە سەوانەوەی سفرین دەی باش نەوەڵ ئەو بەڵێن وعدانە دایان لە حکومە بێرە هیچ نیە ئەو بۆی هەڵەبجە شوێنە بۆە خەڵک لە دوور و هەنی چۆنەڵی مسابقەیان گردای بۆ هەڵەبجە دەبینین حکومەت ئەو خزمەتەی بە کەرتی گەشتیاری نادا وە کەرتی تایبەتیش کۆمەڵێک کەس مەسەن بەڕێوەی دەباتن لە بواری کەرتی گەشتیاریە شارەزای ئەوتۆی نییە
نخواست ماس دیویژن سنور قزامی دی گلک جهان لهاتان و کنه کرتی تایبت نج حکمت خلی نکریا خدا اغلب اوی و تجاوزات کم پراستی پیچک روشنبیریون یارمتی نادتن نفسی وقت دا کما گوتی باری آبوریه وانی سخته چراویا گندان بو باجران ایک جوان فاکترین سرکیه کو خلقه که نچهار بکتن قصد آواکن آوانزه دکی بگه به پلانی حکمت زوریتن دم عرض آکنجیبونی سر هفولاتیان دابش نکد و نهلیتن وان دلیوا بو نرخصینیتن که بیت خودان خانی خول کرینشینی درکبیتن بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت ئەوەی بینیتان ڤۆکس پۆپێک بوو ڕای هاوڵاتیان بوو لە زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دیارە قسە لەسەر زۆر شتکرا قسە لەسەر کێشەی نیشتەجێبوون کرا قسە لەسەر ڕێگاوبان کرا قسە لەسەر تەجاوزات و مەسلەی تاپۆکرا قسە لەسەر کەرتی گەشت و گوزار کرا بەڵام بە لە تەجاوزاتەوە دەست پێ بکەین نەورۆزخانیانی مەسلەی تەجاوزات پرسیاری زۆراتوە لە فەیسبوک هەندێک باسی ئەوەکەن ئەڵێن بۆچی تاپۆ ناکرێن هەندێک ئەڵێت ئەم کێشەیە بۆ چارەسەر ناکرێت لێکم سوالێکی پرسیارەکەی جەنابەت کە باسی تحدایەکانت کردەوە بەرامبەر ئێمە یەک لەو تحدایانە زۆربەی یاساکان و ڕێنمایەکانە کەوا زۆر کۆم بوو بەدەستیانەوە دەمان ناڵان لە پلانمان هەبوو ئێمە تقریبان 28 پرۆژە یاسا و ڕێنمایەمان ئامادە کرد کە لە ئەنجومەنی وزان پەسەند بکرێ و بچە پەرلەمان هەندێکیان پەسەند کرا هەندێکیان لە پەرلەمان ماوە هەندێکیان خۆشبەختانە کەوا دەتوانن بە شانازیەوە پێ بڵێن پەسەندکردنی یاسای تەجاوزات بوو سەرپێچیکردن ڕاگرتنی سەرپێچیکردن بوو کەوا زۆر لیجان پێوە خەریک بوون هەر بدایەتەوە کە سەرۆکاتێرم زۆر لێژنەی پێکینا لە داواکاری گشتیەکانەوە و لە داوتبەرەکانەوە لە ئەنجومەنی وەزیران چەندین لێژنەی تاکبەت پێکرا بۆ ئەوەی دیاردەی سەرپێچی نەهێڵن یاخود ڕێگریکردن لە دیاردەر سەرپێچی بەڵام هەمووی کۆکراوە خۆی لە یاسایەک کۆکرد و ڕەشنووس ئامادەمان کرد و گەڵاڵەمان کرد لە ئەنجومەنی وزان پەسەند کرا و لە پەرلەمانیش خۆشبەختانە پەسەند کرا یاسای ژمارە 3 ساڵی 2010 بەو پێی ئەو یاسایی ڕێگری دەکات لە هەر تەجاوزێک لەسەر ماڵی کە لە چواردەوری شارەکانن لە ناحیە کۆمەڵگەکان هەماشی تربوو نەخێر ئەمەیان ئەوەل با بڵێم یەکەم کار کە کردمان ڕێگریکردنە لە بەرەوەی تو ئەگەر ڕێگری لێنەکەی ئەگەر بکرێت ڕێگری لێنەکەی و چارەسەری بکەی ئەوە دەبتە دیاردەی زیادبوونی سەرپێچی بۆ یەکردمانە دوو قۆناغی یەکەم ڕێگریکردنەکە یاساکەمان پەسەند کرد و دەرچوو لە پەرلەمان و ڕێگریکردن با بڵێم سزایەکی زۆرتون لەسەر ئەو کەسانەیە کە لەمە دواوە سەرپێچی لەسەر ماڵ و مڵکی دەوڵەت دەکەن بەڵام ئەوانی تکراوە ڕەشنووسەکەش ئامادە تەسەور دەکەم لە زووترین کات لە پەرلەمانی داهاتوو کە دەست پێ دەکا ئەویش دەرباز دەبی و دەردەچێ چارەسەرکردنی ئەوانەی کە ئێستا هەیە بە واقعی حاڵی بە پێی ماستەر پلانەکان ئەو شوێنانێک کە گونجاوە و دروست کراوە کێشەی نییە حکومەت خەدەماتیان بۆ دەبا بە بڕێکی زۆر کەم مەبلەغێکی زۆر کەم بە ناویان دەکرێتن ئەوانی لەگەر ماستەر پلان نینە یاخود تەجاوزە یاخود لە ناو شەقام کراوە یاخود لەسەر حسابی سەوزایی ناوچەکان کراوە ئەمانە دەبی هەڵبگیرێتن بۆیە بەپێی ئەو ڕێنمایانێک کە دامان ڕێشتۆم ڕەشونە سەیاسا کە ئامادەیە هەمووی ئەمانەش چارەسەر دەکرێت باش ئێمە هێواش نزیکە بینەوە لە چایخانەکە لەوێدا بەزین چایەکی گەرم خۆین جەوی ساردی کردووە خۆشە چای گەرم و بەڵام گفتوگۆکەمان کۆتایی نایەت هەر بەردەوامە بین و پرسیاری ئەو هاوڕێ بەڕێزانش وەرەگرین ئەزیزانم ئەچین چایەکە خۆینەوە و بەردەوامیشن. لێرە دانیشی بۆی من دێمە دەستە شەبت فەرموو بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت وەکو ئاگادارن یەکێ لە بڕگەکانی ناو پاسەکە کە ئەمجارە پاسی یادگارە ئەوەیە کە چایەکە خۆینەوە گفتوگۆکەشمان بەردەوامەکەین بۆی لە وڵاتیانەوە زیاتر نزیک بین لەگەڵ نەورۆزخانە وەزیری شارەوانی و گەشت و گوزاری ئێمە توین چایەکە خۆینەوە لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانە ئەگەر لە بابەتێکی گرنگەوە دەست پێ بکەین کە گەشت و گوزارە ینی لەناو ئەو راپۆرت و ئەو ڤۆکس پۆپی ئامادە کرابوو
بۆ نمونە تۆ بڕوانە ئەگەر لە گەرمیانەوە سیر بکەیت هەر لە قەڵای شێوانەوە تا ئاوی سیروان وەرە بۆ دەربەندی خان بەنداوی لێ و ئاو بەلەم تاگاتە هەڵەبجە و هەورامان تاگاتە سلێمانی تاگاتە چەمچەماڵ کە بەرزایەکانی مەقانی هەیە وەرە بۆ سۆران دنیایەک جێگەی جوانی تایە لە دهۆک بە هەمان شێوە ینی زۆر جار گلەی ئەوواکری ئەوتێ وەکو پێویست گرنگی بە بواری گەشت و گوزار نەدراوە وەکو پێویست لای لێ نەکراوەتەوە وەکو پێویست وان نەکراوە چۆن ئەوترێت پێویستە بەدیلی نەوت بدۆزینەوە لە کەرتی پیشەسازیە لە کەرتی کشت و کاڵە بەڵام خۆ کوردستان وڵاتێکی جوانە بۆ ئەم لایەنە وەکو پێویست لای لێ نەکراوەتەوە خۆی هەروەک ئاماژە پێدا ئەو شوێنە جوانانەمانەیە لە شوێنە واردە لێی چ لە شوێنە گەشتیاریەکان بۆ وەخت با بڵم بە ڕابواردنی خۆش بۆ کوفێنکی یاخود شاخ و داخە جوانەیەکە هەمانە ئەو شوێنانە هەیە بەڕاستی شوێنی ئەوەندە جوان هەیە لە هەرێمی کوردستان کەوا پێویستە فعلەن وەکو حکوومەت وەکو داهاتێک سەرچاوی داهات ئیشمانە سەرکردی هەر لەو کابینەیەوە دوای ئەوەی کە بەداخۆ کە زۆر باسی قەیرانەکان دەکەن بەڵام ئەو کابینەیە ئەوە بووکەوە قەیرانی دارایی توش بوو نرخی نەوت هاتە خوارێ ئەوە بوو بە بەرنامەی حکوومەت بۆ چاکسازی بڕیاری دەکەوە ریفۆرم لە ناو شوێنە ئەساسیەکان بکاتەوە بە تایبەتی دوای کەوا نەوداتە خوارێ بیرمان لەوە کردەوە کەوا پشتگیری بە داهاتی گەشت و گوزار و پیشەسازی و کشت و کاڵ بکەین ئێمە وەکو خۆمان کە بەشێک لە وەزارەتەکەی ئێمە گەشت و گوزارە چەندین پلانماندانا پێشترش طبعاً پلان هەبووە دەستەی گەشت و گوزارمانەیە چەندین پلانەیە چەندین ماستەر پلان چەند بودجێ بۆ دابین کرابوو بەڵام لەوانەیە هەندێکیان جێبەجێ کرابوو هەندێکیان نەکرابوو بەڵام ئەوەی کە ئێمە کردمان ئەو پلانانەی کە پێشودانرابوو وامان کرد لەگەر ئەو زروفەی کە هەبوو بەسن بکرێتن هەندە خزمەتگوزاری سادە بگەینین ئەو شوێنانەی کەوا پێویستیان بە خزمەتگوزاری ئەساسیە شتێکی زۆر گرنگ کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم یەکێکە لە کارە با بڵێم کەوا ڕنگدانەوەی زۆر ئیجابی و باشی هەبوو ئەوە بوو کەوا لە کاتێک بڕیارماندا کۆنفرانسێکی گەشت و گوزار ئەنجام بدەین 2016 لە بەهاری 2016 ڕۆژێک پێش نەورۆز کەوا تەوقیتەکەماندانا تازە لە سەروبەندی ئەوەی بووینکەوە داعش لە سەرمان و نەمان بوو هەیشتان لە هەندێک شوێن مابوو لە مووسڵ مابوو لە زۆر شوێن مابوو بەڵام وەکو هەرێمی کوردستان دوور کەوت بووە لە ناو شوێنەکانی خۆمان بەڵام هێشتان با بڵێم داعش و فکری داعش هێشان هەر مابووە خەڵک دێگۆ مایە کە بڕیانماندا کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری هەولێر بکەین لە گەشت و گوزار زۆر کەس بە تەحەدای تێدەگەیشت چۆن لەم کاتە چۆن تۆ باسی گەشت و گوزار دەکەی چێ دێ بۆ شوێنەکەەوە ئەو شتانەی تێدایە تۆ باسی گەشت و گوزار دەکەی بەڵام کردمان و بە پێڵپشتی حکوومەتەوە کۆنفرانسەکە ئەنجام درا ڕۆژێک پێش نەورۆز لە 2016 باوەڕ دەکەی دەنگدانەوەیەکی وای دروست کرد هەر قونسڵیات و هەر خەڵکێک لە دەرەوە بەس دەستخۆشی ئەویان دەکرد کەوا دەیانگۆ لەو توانیان لەو زروفە خۆیان بگونجێن و ئاوا شتێک وا بکەن نەک ئەوە هەفتە گرێبەستی کۆمپانیای هێنانی گەشت و گوزار لەسەر ئاستی عراق و سەتاسی لەسەر ئاستی هەندێک وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیقلیمی تەوقیعکرا لەو ڕۆژە چاکەر بێنە بۆی سارد نەبێتەوە بایم پرسیارێکی ترت لێ بکەم دەخۆمەوە بەڵام کەوچکەکەی تێڕامەدەی کێشەی نابێت ینی قسە لەسەر ئەوە هەیە وەکو وەزارەت پلانتان نەبووە یان نەتانتوانی وەکو پێویست لە چ بوارێک با پێت بڵم بۆ نمونە ئاوی سیروان هەر لە ناحی سیروانەوە بگرە تا ئاگاتە دەربەنی خان و لەوێشەوە بەناو کەلارە تێ ئەپەڕێ یعنی یەک ئیسیفادە لە ئاوی سیروان نەکراوە لە بواری گەشت و گوزاریە باشە لە چەمچەماڵ بەرزایەکانی مەقانە ڕوانێ بەسەر چەمچەماڵە وەکو شوێنێکی گەشتیاری هەر کە داهات بوو بۆ حکوومەت سوودی لێ نەبینراوە تۆ شەقلاوە ئەوەتانێ بەڕێزێک لە زاخۆوە لێ خابیری زاخۆ بۆ ناکەن مەشروعێک بەناو زاخۆیە تێپەڕێت یعنی بۆ سۆران بە هەمان شێوە سۆران یەکێکە لە ینی شارە جوانەکان تۆ بڕوانە ینی لە ڕواندز ئەمانە وەکو پێویست ئەوترێ پلانتان نەبووە ڕێکوپێکی بکەن تەنانەت لە ڕووی هاتوچۆوە قوتعەیەکی ڕێکوپێک نییە بتگەێنێ بە جێگەیەکی دیاری بزانم ئێستا و جیاوازی هەیە کاگەردەگار ئەگەر بۆ قەتع و بۆ پێشات ئەوە خۆی هەر وەک ئاماژەم پێدا پرۆژەی گەورە لە گەشت و گوزار دەبی کەرتی تایبەت هاوکاری حکوومەت بی تەنها حکوومەت ناتوانانی ئەوە بکە ئێمە یاسایەوە بەرهێنانمان هەیە خۆشبەختانە هەندێک پرۆژەی گەورەی گەشتیاری کە لە هەرێمی کوردستان سەرتاسەری هەرێمی کوردستان کرا بە پاڵپشتی کەرتی تایبەت بوو پلانی حکوومەت پاڵپشتیکردنی کەرتی تایبەتە پێشترش کراوە بەڵام ئێمە ئەو پلانەمان با بڵێم پتەوتر کرد بە پاڵپشتی ترەوە بۆەوەی کەرتی تایبەت بەڵام
کێشەیە کە هاتە بەردەم کەرتی تایبەت بۆی پرۆژەی گەورە دروستکە لە هەندێک شوێنەکانی ئەوانی باسی دەکەی مولکداریەتی ئەو شوێنانە وای کردووە خەڵکە کە خۆی بە مولکی ئەو شوێنانە دەزانیتن دەلێ ئەو مولکی باو با پیرمە نابی کەسە چیتر بیانی بێ پارەی تێدا بکە بەڵام ئەوشمان هەڵکردێک کاگیادگار ڕشنووسی یاسامان ئامادە کردیە بەڵام ئەگەر بە پەرلەمان متأکدم ئەم پەرلەمانی ئەو خولە پێڕانە گەیشت پەرلەمانی داهاتوو بتوانانی ئەمانە پەسەند بکە ئەم کێشانش هیچی نامینێ خزمەت گوزاریش بەداهاتە 120 ئەوەی لە بەردەستمان بوو توانای دارایمان زۆر دیاریکرا بوو توانیمان خزمەت گوزاری بە هەندێک شوێن بوو بێژێنینەوە بتوانین هەندێک با بڵێم خدماتی ئەساسیان بۆ بگەێنین لێرە بە دوای ئیمکانیەتی حکوومەت بای ئەوە باشە بێکە بۆ ئەحمەداوە تۆزێ شتمان کرد تۆزە خدماتی ئەساسیم بەڵام هەر خۆم چەند بۆ بەرهێنەرم بردەوێن دەرێ وەرن بیکەن بەڵام هەندێک بربستی خاون بکەکان بەرا بەڵام ئەویشمان چارەسەر کردووە ئەویش دەستکە بۆ نمونە گەڵی شێرانە هەر لە کەناڵەکەی بەڕێستانەوە کەش پێی نەدەزانی کەس نەدەڕێ بەڵام دوای ئەو راپۆرتە خەڵگە شوێنە جوانیان دید هەندێک خدماتی ئەساسی ئێمە هەندێک بەردرێژمان بۆ کردن و خۆشانە دەک کە پریانێدانا دیتمان چ خەڵکێک چوڕووی تێکرد ئەو سێ پرسیارە وەرەگرین بەس تا کورت و پوخت بێ مەمنونە بم خۆتە زانی وڵاتی ئێمە وزە زۆر سەرفەکە کارەبا زۆر سەرفەکە ئاو زۆر سەرفەکە پێمان خۆشە ئەو مهندیسانەی ئەو ئەندازیارانەی کە تەخەڕوجیان کردووە بێئیشن بێکارن لەسەر پرۆژەکان مەسەلەن پرۆژە مەشاریع حکوومەت ئەندازیا زیاتر بکرێ لەسەر خانووی ماڵان بەشی لەگەڵ سیستەمی وزە بگونجێ عازل خانوو کێشەی ئێمە کێشەی سەرەکی وڵاتی پرۆژەتان هەیەوە لەو بوارەیە هیچتان حازر کردووە ئێمە زۆر نەک بەس منم مهندیسی تر پێشنیاریان نووسیوە کردیتیان ئەمە بەس کەس نییە گویان لێ بگرێ حەزەکەین ئەگەر وەکو ئێوە ڕێنما یەک دەربکەن سیستەمێک دابنێن مەسەلەن هەموو لە کوردستانەوێت لە نزیکەوە بیان بینن پرۆژەکە وەکو مهندیسەکان ئەگەر ئێمە دەستیان بکەن زۆر خۆشحاڵی شەبین و حەزی شەکەین وە لەبەرەوە زۆر باشە خۆی حەقی خۆیەتی بیرۆکەشی زۆر جوانە خۆی تەعینات ئێمە دەزانین ناچمە سەر بواری تەعینات هەمومان دەزانین بەڵام ئەو چاکسازی کە ئاماژەم پێدا حکومەت بەرنامەی بۆ داڕێشت و یەک لە وەزارەتانە ئێمە زۆر لەو چاکسازی ڕفۆرمانەمان کرد ئەوە بووکەوە هەندێک خزمەت گوزاری لە دەسەڵاتی حکومەتنەوەی یاخود بە ستافی حکومەت نەدەکرا توانیمان بیدەینە کەرتی تایبەت بۆ ما بکاتن بۆ نمونە مەسەلەن پرۆژەی کۆکردنەوەی هەندێک لە ڕسوماتکەوە ئێمە پێمان نەدەکرا هەندێک لە کەرتی تایبەتەکان لە هەرێمی کوردستان دراپیان و حالە کرد ئەوان دەیکەن ئەو بە لەگەڵ هەندێک مەسەن بۆ نمونە کۆکردنەوەی پارەی ئاو ئەمە بە کەرتی تایبەت ئێستا بۆمان کۆ دەکاتەوە داهاتەکان پێش 130 کۆ دەکراوە ئێستا بەپێی ئەو بەرنامەکەدامان هەیە دەبی سەروی نوهەت کۆ بکرێتەوە بەڵام ئەمە لە بەندێک لە برگەکان لە تەندەرەکان و لە گرێبەسەکان برگەکمان زیاد کردیا کە دەبی 150 ستافی حکومەت ببا لەو کۆمپانیانە دابمەزرێنی یعنی خۆی خەڵک دابمەزرێنی بە پێش ئارەزایی خۆی ئیشی پیانە بەڵام ئەوان تر ئەمە دامەزرێنن ئەوەی ئێمە مۆزەفی مە فەرمانبەریمە ئەوەی ئامادەی نیشان دەدا یەکڕاست فەرمانی گواستنەوەیان بۆ دەردەکەن بۆ سەر کۆمپانیا تابەتەکان دەتوانین لە زمانی ئەوانەی فەرمانبەریمە ئامادە نەبن دەتوانین ئێوە ئەگەر ناوێک یاخود پێشنیارێکمان بدەن چەند ناوێکمان بدەن ئامادەن پێشوازیتان لێ بکەین و بزانین چەند کەسانێکن لە بەردەستمان بی لەگەڵ ینی با بڵێن بتان خینە سەرخەت لەگەر ئەو کۆمپانیانەیە کە لە هەرێمی کوردستان کاری حکومەتیان وەرگرتیا بتوانن ئێوە تعینکەن لە باتەوە یان ئێوە دابمەزن لە لای خوان وەکو کۆمپانیای ئەهلی بۆ ئەوەی ئەمەش بتوانین ئاگاداری فیسبوک و پەیوەندیان کردبەوە تا بیرۆکە گەشت و وەڵامێکی باشی وەرگرتەوە ئەمە 150مان کردووەتە فەرز کە ئێمە ڕێیمان لەسەربی دەتوانین ئێوەی لەسەر زۆر بە کورتی فەرموو من داستان فەریدون بەنسبەت هەشتی ئەسارۆکان برادەرەکانم هەمویان تاکیدیان لەسەر ئەو کێشە و گرفتانە کردو بەس یەک دوو کێشە و گرفتەیە لە هەشتی ئەسارۆکان باسییان نەکرد یەک لەوانە زادە ڕیسەکان یەک دوو مقاول هاتن زادە ڕیسەکانیان خۆش کرد پارەیان بۆ سەرف کرد ئەوەیان تەواو نەکرد کاک یادگار دوو بەردی بناغی خەستەخانە دانراوە بە پرۆژە پارەی بۆ سەرف کراوە تا ئێستا بۆی چی نەکردووی هەر لە چەقسەی وەزیر گوتی ئەو شوێنەی دەهاتی زۆر بێ زۆرترین خزمەت گوزاری لە بۆوێن دەرەبێت بەڕاستی ینی ئەو دەهات و ئەو ڕسوماتی لە هەشتی ئەسارۆکان بە تعداوە دەڵێم لەوێن دەروەردەگیرێ
لە هیچ شوێنێک وەرناگیرێت ڕسومات سە سێ وەردەگیرێت سێ پرسیار کردو بۆی وەڵام وەربگریتەوە سپاس دەکەم چت لەو کاکە با وەڵامت بدات سەبارەت بە ڕسوماتەکان خەدەماتم نەگەیاندیە تاکو من ڕسوماتی لێوەرگرم ئەوە ئێمە لایەنێکی ترە بەتەکی دوایەوە دەدوان بە دوواداچوونی بۆ بکەن سەبارەت بە نەخۆشخانەش دیارە وەزارەی تەندروستی دروستی دەکا یاخود کەرسی تایبەتە ئەوەش پەیوەندی جادەکەش بە پێی داهاتی بەردەستمان تا توانیمانە کردومانە ئەوەی منەمانتوانی کردبین بەهۆی نەبوونی داهاتەوە کرا داهات زیاد بکرێ و کەی جازەتان پێدراخانی دروستکەن و بچنە ناوی ئەوە پێمان گوتن ینی ئەوە دراست دەکرێت و شقامەکانشان بازاری لەنگە فەرموو یەک پرسیار کاتی یەک پرسیار پێ ببوورە بەنسبەت خاوەن دوکانەکان ئەوە کە عقدەکەیکە لە گەریان کە چاوپۆشی لێ دەکەن بەنسبەت ئەو کاسبکارانی کە لەوێن دەرێکە زەرمەندی یەکەم دوکاندارەکان ئەوەی کە لەنا ئەو دوکانە کاری کردووە ئەدی کرێنیچینیان ئەوە کە وەکوی دوکاندارە و ئەوە گرێ بەستی لێوان دوو هاوڵاتیە یعنی ئەوە حکوومەت تێدا نییە ئەوە مەسەرەن تۆ کە دوکانەکە بە ناوی توێونیە بەڵامە تو گرێ بەست لەگەی کە چێگە بەکرێ دەدێ ئەوەی لێت بەکرێ وەردەگرتەوە ئەو گرێ بەست لەگە واژوو دەکا یعنی اتفاقی مابینی دوو کەسەوە حکوومەت تێدا داخل نییە ئەوجا ئەو دەبی ڕەچاوی وی بکە کە تۆ وەزع دوای بەسەر هاتیە چۆن بەکرێ دەداتەوە ئەوە اتفاقی بینە دوو کەسە زۆر سپاس کە حزورتان هەبوو سپاس بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی سپاسی تەواوی هاوڕێیانە و هاوڵاتیانە ئەکەین بەڵێ بینەرانی ئەزیز ئەمە ئەڵلقەی یەکەمی پاسی یادگار بوو ئێمە وەکو بەڵێنمان داوە ئەم پاسە پاسی ئێوەیە پاسی خەڵکە تکایە لێرە بە دواژماری تەلەفۆن و ڤایبەرمانە بێت لە ڕێگەی پیجی کوردستان 24ەوە بێت لە ڕێگەی پیجی یادگار فایەقەوە بێت هەر داواکاریەکتانەیە هەر تەوەرێک بە گرنگی ێزان ئێمە ئیشی لەسەر بکەین ئێمە بۆ هەموو کوردستانە چین پشتیوان بخوا و لا لە تەواوی کێشەکانی ئێوەکەینەوە وەکو بەڵێنمان داوە دەنگ و ڕەنگی ئێوە و چاو و گوێی حکوومەتە بین لە پاسی یادگار تا پاسی یادگارێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادابن زۆر سپاس بۆ ئێوە کەبیرە